وای بابا رو وای بابا ما قربان دمو بابا بابا ما قربان جنازت بم بابا بابا چیا ما قربان دمم بابا 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 روی بابا کاکم لە هەمومان کاکە لۆ ئازوو ڕۆیشتی لۆ وای بابا رو بابا بابەشجان بابا مالبتيش بابا چیا ما قربان دمم بابا بەس قوربانی دەستگە پارێز بەحاجی ئەگەر خۆش ئەجا ڕەحمە لەو گۆرە هاردی وای بابا ما قربان دمم بابا وای بابا ما قربان دمم بابا بابا ما قربان دمم بابا لا إله إلا الله قربان دمم بابا لا إله إلا الله قوربانت بوو کاکە لۆ ئازوو ڕۆیشتی لۆ هێشتا خۆ تامی خۆشی ڕۆژەکانی تومان نەکردبوو سیروان قربان دمم بابا بەخواڵەی شارەوە ئای کاکە گیان چەند زوو ڕۆیشتی ئەی بابەشجان بابا قربان دمم بابا قربان ما شاء الله بابا بابا قربان جنازت بم بابا چیان وای بابا من تو پشتم چیکار بابا بەگریا کوڕم خی گەورە تازە بردیەوە لۆخۆی الحەمدولله لەگەرتان باش بوو گەردەنی ئازا کردن و تەواو گاگرام بخوا دەنە بابی شارینەوە دەی کاچی من بابا قربان دمم بابا هەمومان چووکە هەمومان کاکە ڕەحمەتی خی گەورە لە هەمووتان بیتن ئەوە مامۆستاش قسەی لۆکردن و ڕۆی باشتەکتان پێ برێم وەڵی هەمووتان لە بۆ ڕۆژێکیەوە تەحمولی یەکتری بکەن بابتە براتە کەستە کە هەر کەسێکتە کە لێت نێزیکتە دەور و بەرتە لێی قبول کە برام وەڵا ئەوە جێگای هەمومانەوە قەبرە ئەخە ئێستا بزانە هەمومان پەشیمان دەبینەوە دەرێن بریا لی دابین ئەزیەتی دابینە بەس ڕۆژێک زیاتر لە گەرمان بایە ساعاتێک زیاتر لە گەرمان بایە برای من ئەگەر هەر کەسێکتان حەقێکتان لەلایەتی ئەوە من برایویمە فەرمۆ من حەقەکەتان دەدەمەوە ئەگەر ڕۆژەکی ئەزیەت یەکێکتاندا فەرم وەڵی پشتی من دارین گۆوەرن حەقەکەم لێ وەرگرنەوە گەردەنی ئازاکەن و خی گەورە لەوی لە ئێمەش خۆش بیتن والله برام كاك شعبان يتسقك ما لك نينيا ربي قردني خوش وعذابي يا ربي خوايا زيقاي بهاش بيت برام خی گەورە پاداشتی هەموو لە یەکتامدا بکەوە کە لەو مەراسیمەی ناشتنی جەنازەکەی لەگەرمان بوون ئەوە ئەجر و پاداشتەچی زۆری لەسەرە بەڵام بەڕاستی ئەمە تازی لە بۆ دانانێ یعنی پێویست ناکاتر خەڵک ئەزیەت بدەین ئەها هەمووتان ئیشتان هەیە هەمووی خەڵک هەمووی کار و کاسبی هەیە و مەجاالەکەی ئەوانە ئەگەر ئێواران ئەگە پێتان کرا ئەمە حەز ناکەی خەڵک ئەزیەت بدەین بە خۆمانەوە چ مانگەکە خەومان نییە دەڕۆژە منداڵەکانی وەڵی تەمەشا دەموچاویان کرد خەویان نییە پێویست ناکە ئەزیەتیان بدەن کاکە وەڵی پێویست ناکە بێنە ماڵێش باشە
هەتا نەخۆش بوو ئەوەی تەلەفۆنە چیلۆکردەوەی سەردانی کرد خوا خێری بنووسی لە پاشان پێویست ناکا بێت چاوەڕێی کە بابی بکەن لە ماڵێ لە تازیەی دوعای خێری لۆ بکەن و خوای گەورە پاداشتان داتەوە و تازیەی دانانێ جەگەردەنی ئاساکەن يا رب يقدرني خوش وعزابي وليتنا الفاتحة